قندی کە مەبەستیانە لە ڕێگایە و هاوخێنی خۆیان بۆ ئاوارەکانی ناوی قندی دەبن هەروەها دوو گروپی ترمان هەیە خەم و سەروەریەکان و هەمیشە لەگەڵ هەموو بۆ نەخۆش و ناخۆشەکانی گەلەکەمان چالاکی بەردەوامیان هەیە کە ئەمان مایە شانازیە. ئەوەی تر ئەوەی جێگەی خۆشحاڵیمانە گەنجانمان دەیانەوێت بە معنای کەلیمە ئاوێتە بن لەگەڵ ڕابردووی گەلەکەیان و لەگەڵ ئایندەی گەلەکەیان کە ئەمە نیشانەیەکی زۆر پرشەندارە و جێگەی خۆشحاڵی و بەختەوەریە کە گەنجان لەگەڵ خەم و مەینێتەکانی گەلەکەیان و نیشتیمانەکەیان و وڵاتەکەیان. Today we share with you our deep concern for those in this area who, because of military attacks on their village areas from neighboring countries, have not been able to live in safety or continue the work on their land. We have a concern for those who have lost houses, land, crops, or livestock, or whose family members have been injured or martyred in these attacks. We must work together for a society and a world where all persons' needs and rights are taken seriously and cared for, and power is used to build up communities. We urge government officials to live up to their responsibility to make policies for and advocate for a safe environment for their people, and to care for their people's needs when their homes and livelihoods have been destroyed. ئێمە پێویستە پێکەوە ئیش بکەین بۆ کۆمەڵگە و جیهانێک کە تێیدا پێداویستی و مافەکانی هەموو کەسەکان گرنگیان پێدراوە بە هەم وەرگیراوە دەسەڵاتیش بەکارهێنراوە بۆ بنیادنانەوەی کۆمەڵگەکانیان. ئێمە هانی کاربەدەستانی حکومەت ئەدەین لە ئاست لە پرسراوێتی خۆیاندا بن سیاسەتیان هەبێت بۆ پشتیوانیکردن بۆ دابینکردنی ژینگەیەکی پارێزراو بۆ گەلی خۆیان و بۆ گرنگیدان بە پێداویستیەکانی خەڵکی خۆیان کاتێک ماڵەکانیان و گوزەرانیان لێ تێکچوو. Zor spas.